إيرشك في أوية شفرة كريبو بتايبة تجي پشتیوان ایرشان دی روش برافکی و بچه و مجارد گل برای عادل محمود شروع و کار سیاسی عمان کودید گل مدابه ام بحثکین برای عادل گل اکسپاس بوه ایرش جالی ایران و کاتی انجام دان به جمع آوای که سرکفتیانه صد نوت شواناجی آرمانش بکنه یعنی اسرائیل بجه ایرش یا سرکفتی نبوه اگر سرعرد ام بحثکینو در انجام این و ایرشه پراستی ایرش وقت طول وکرنا کشتنا سرکردین چین ایرانی به یان جین نزدیک ایرانی به کاریگری هبیه یان جین الوی آستی بیه صباح الخير بياني كان باش بوتو بو بينيراني بريس إسرائيل هیچ کۆمەڵگەیەک کە بامان گیرا بێت ڕناگەێنێت یان هەر مەڵگەیەکی سەربازی بەڵام ئەو هێرشانەی کە لە ئاسمانی ئوردن تێبینی کراون جۆرە هێرشێک بوون کە نمایشکاری نەبوون بەڵکو بە مەبەستدار بوون و لێرە ئەوە دەتە پێشەوە ئایا ئیسرائیل و ئەمریکا سەرکەوتو بوون لە ڕێگریکردن لەو هێرشە کاتێک دەبینین ئامانجێک دەپێکرێت یان دەکرێت ئامانج لە ماوەکانی ڕابردووش کە حەزبوڵڵا موشەشی ئاراستە کردووە و لە بەرامبەردا ئیسرائیل دەستی کرد بەکردن ئامانجی سەرکردەکانیان هاوچێشەکە ئەو کات گۆڕا دواتر بینمان جەنگەکە لە غەزەوە ڕوویکردە لوبنان بۆ جەنگێکی بەرفراوانتر ئەو هێرشانەی ئێرانیش هێرشی نمایشین بەڵام بەشێک لە شێوەکان هێرشی یەکلاکەرەوە نەبوون و ئایا تەواوکاری ئەو هێرشانە چی دەبێت ئایا بەرزتر دەبێتەوە پێنگاو تەشەنە دەکات یاخود چێ دەتوانێت ئەو پێشبینی بکات کە چی ڕوودەدات لە ڕوانکەی من پێم وایە کە شتی پێشبینی نەکرا و ڕوودەدات وەکو چۆن دەبینی بینیمان کە دوای هێرشەکانی حیزبوڵڵا لە ڕێگەی ئامێرەکانی بێتەڵ و پێشێر کرانە ئامانج بەڵام چێ سوودمەند هەمووان باس لەوە دەکەن ئاجانکە بەرفراوانتر دەبێت و چێ سوودمەند دەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و ئێران و ئایا وڵاتی دیکەی تێوە دەکلێن دێنە ناوە سیناریۆ کراوە هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست برای سادل تو بیشتر تشته پیشبینی نکری ده چه با تشته پیشبینی نکری جالی ایران و گروپن مقاومه یا جده جالی اسرائیل و دیسا وقت تا ایماجه پکری بارمانش که نولاتیان حتی پیجرا یا جی هر آلیه که دی و با يعني انا من وجهه نظري اذا كان بەڕوانگەی من ئەگەر مەبەستەکە ئەوە بێت پێشبینیەکان چین و ئەو پێشبینەکراویە چێ کە دەکرێت ڕوو بدات ئایا ڕوبەڕووبوونەوە لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوودەداتیان باردۆخۆکو ئێستا دەبینێتەوە یاخۆ دەلایەکی دیکە ئەمریکا و تورکیا دەخزێنە نێو ئەو هاوچێشەیە ئەمە شتی پێشبینی نەکراوە یاخۆ دەبینین ڕوبەڕووبوونە لەگەڵ ملیشاکانی عێراق ڕوودەدات یان تورکیا بە شێوازی دیکە دێتە پێشەوە ئەمە جەنجێکە دەکرێت وەکو قادرمەیەک بێتە پێش چاو تەشەنە بکات قۆناغ بە قۆناغ بەڵام ئیسرائیل بچێت ئێران بکاتە ئامانج و ئایا ڕوبەڕووبوونەوە چی لێ دێت بینیمان کە کوشتنی نەسڕڵاش پرۆتەستۆکردنیشی نێودەوڵەتی لێکەوتەوە بەڵام لە هەمان کاتیش دەبینین کە ئەو جۆرە ڕوبەڕووبوونەوانە دەرهاویشتە سیاسیشی هەیە ئابووریشی هەیە لە زۆر ڕوانگەوە زیان دەگەێنێت بە هەردوولا و موشەکە ئیسرائیلەکانیش دەکرێت بەرەو ئێران ئاراستە بگرێن يعني هر بحثا ایرانی و اسرائیل پراستیج هاتیه کرن و رجالات نوراس ولات عربی ما بس من تایبتیجی اف عراق و سوریه تا بحثا ترکیه کرد پراستیج پیشبینی نوعی که هنه ترکیه بهتا پیش آلیکاری بده وان ولاتن کو ایرش آلی اسرائیل و بو سرتنه کرن یعنی جیده بچه آوه کی بجدار به هفکشه بگوهره
منذ بداية حرب غزة لە دەستپێکی جەنجی غەزا الصراع کە بینیمان نتائج تعيات غزة بەهۆی ئەو هێرشانێک کراون لەسەر غەزا زۆر کاردانەوەی زۆر هەن غزة أن الصراع سيشمل و پێشبینیش دەکرار کە تورکیا و وڵاتی دیکەی نوێش بێنە ناو هاوچەشەکە. بۆچی تورکیا تەنانەت وتارەکانی سەرکردەکانی تورکیا ڕوونن سەرۆکی تورکیا باس لەو پرسە دەکات عێراق بە هەمان شێوەکو لوبنان کۆمەڵگەی نێودەوڵەتی کە چاودێری باردۆخەکە دەکات دەبینی هەمووان باس لە بژاردەی ئاسایش و ئاشتی دەکەن، بەڵام هەمان کات دەکرێت بە شازشی دیکە ئەو پرسە ڕووبدات و ئایا ئێستا لوبنان بە سەقامگیری دەمێنێتەوە یاخود بە شێوەکان سوپای ئەو وڵاتەش دەخزێتە جەنگەکە. لە عێراق باڕۆخەکە جیاوازە. بۆچی؟ چونکە بە ڕوانگەی خۆم پێم وایە کە بابەتی جۆرە ئاگربەستێک هەیە لە نێوان میلیشیا عێراقیەکان و هێزەکانی ئەمریکا و ڕەنگە دووبارە ئەو جۆرە بە ئامانجکردنەی نێوان میلیشیاکان و ئەمریکا سەرهەڵ بداتەوە و ڕەنگە سەرکردەکانیان بە ئامانج بگیرێن بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئایا لەو نێوانە سوپای عێراق ڕۆڵەچی دەبێت، حکوومەتی عێراق ڕۆڵەچی دەبێت. پێشبینی دەکەم کە میلیشیاک عێراقیەکان ڕەنگە بچاوتیان هەبێت و دەست بکەن بە بردومانکردنی ئامانج ئەمریکیەکان لە سووریاش دەکرێت ئەمە دووبارە بێتەوە و هاوپەیمانەتی نێودەوڵەتی دیسان بێتە ئاراوە و باردۆخێکی خراپی ئابووری ڕوو لە ناوچەکە بکات، واتە جەنگکە تەنیا حیزبوڵڵا و حەماس و میلیشیاکان و حوسەکان نەگرێتەوە تەشەنە بکات. باش بەڕێز عادل ئەنها یا بەرپرسن سەربازین ئیسرائیلی ماژە پێکری گوتی ئێرشن ئیرانی سەرکەفتی نەبوونە لە خەلەتیە کە مازنان کری دێ باجێ بدن. کی دێ باجێ بدە؟ چونکی ئێرش ڕاستەخۆش بووی تەل ئەڤیڤێ بینە، ئێرشن تەل ئەڤیڤێ ڕاستەخۆش بووی تەهرانێ بن یانژی دێ ئارمانجنوێنە پێکان ژالی ئیسرائیلی مە بەستا من ناوچەیە. بەڕێزم ئیسرائیلیەکان ئەوان زۆر ڕاشکاون کاتێک دەڵێن دەیانوێت هاوسەنجی و پارسنگایی هێز بگەڕێنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. ئەوەی مەبەستم بوو باسی بکەم دوو جۆر ئاراستە هەیە. ئەوە هەیە دەست و پەیوەندەکانی ئێران میلیشیاکانی ئێران لە ناوچەکە بکرێنە ئامانج یاخود دواتر ڕاستە و خۆ ئێران بکرێتە ئامانج. ڕەنگە ئەو وڵاتانە لە سەردەمی نوێ نانەوێت ڕوبەڕوو ببنەوە، بەڵام بشاردەشی دیکەش دەکرێت هەبێت لە کۆتاییدا لە ناوچەکە لەسەر حساب و بەرشەوەندی ئاسایشی عەرەبی بێت، واتە زیاتر زیانەکە بە وڵاتە عەرەبیەکان بگات. پێشم وایە تورکیا بە ئێستا ڕوبەڕووی کێشەیەکی قوڵی نێوخۆی بۆتەوە و لە هەمان کات کێشە هەیە لە عێراق، واتە بەرژەوەندیەکان زیاتر بەو جەنگە ڕەنگە تێک بچن بە تێوەگلانی وڵاتانی دیکە لە ناوچەکە و بە تایبەتیش تورکیا هەندێکیان پێیان سەیرە کە ئەوەی ڕوودەدات پێشبینی کراونی لە دەرەوەی خەیاڵکردنە، بەڵام وایە دەکەن کە هەمووان بێنەژێر چەتری ئەو هاوپەیمانێتە کە دژبەیەک دروست دەبن، بۆ نمونە لە نێوان ئەمریکا و تەل ئەڤیڤ و ئێران دابەش ببن. بەڵام پێشبینی کراوە بۆ نمونە لە 4-5 پایتەخت تەل ئەڤیڤ بردومان بکرێت یان بە پێچەوانەوە تەهران. هەندێکیان پێیان وایە کە بارودۆخ دەکرێت بەو ئاراستەیە بڕوات، واتە جەنگەکە تەشەنە بکات یاخود ئیسرائیل دەست بکات بە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو گۆڕانکاریانەی کە بەهۆی ئەو بارودۆخەوە دێن ئاراوە لە لوبنان یان لە ناوچەکە
وايضا العراق یاخود ئەوانەی کە فەرمانڕەوایی لە لوبنان و عێراق دەکەن دەکرێت هەندێک یەکسانکردنەوە و هەروە یەکلایکردنەوەی پرسی سیاسی هەبێت. تا بحثا دەستپێکردنا داڕشتنا ڕۆژهڵاتە ناوەڕاست کە ڕەنگە و ئیسرائیل دەست پێ بکەمە بەستەوە چێ یعنی جۆرافیەن یعنی ئێدی وڵات بێنە گۆڕی سەرکرداتیا ئیسرائیل ئێدی ڕۆژهڵاتە ناوەڕاست هەمی بکەوە دەستی ئیسرائیلێدا بەرامبەری ئیسرائیل وڵاتێندن دێ چ دەستکەفتەبە. يعني نحن لا نتحدث ئێمە باس لە بشاردە سیاسی ناکەین باس لە بارودۆخێکی جوگرافی دەکەین ئێستا چی لە غەزە گوزەرا لە ڕوو جوگرافی چی بەسەر هات و سەربوونی سەربازی داژیرکەری ئیسرائیلی هەیە لەوێ و پرسی فەڵەستینی چی بەسەر هات و ئایا تەنیا لە کەرتی ڕۆژئاوا پرسی فەڵەستینی دەمێنێتەوە بەبێ ئایا لێرە ئوردن دێتە ناو ئەو جەنگە و میلیشیاکان لەو نێوانە ڕۆڵیان چی دەبێت چ ڕۆڵیان دەبێت لەسەر ئەو پرسە نێودەوڵەتیە و هێزەکانی ئەمریکا کاردانەوەیان چۆن دەبێت وەکو مانجی شوباتی ڕابردوو دەبێت بە پێچوانەوە پێمان وایە بە هەر ناوێک بێت ئەو میلیشانەی کە هەن جۆرە واقعیان دروست کردووە کە خۆیان سەپاندووە ڕەنگە گۆڕانکاری لە هەندێک ئاراستە بێت وەکو چۆن لە سووریا ڕوویداوە و دەکرێت پرسەکەش زیاتر تەشەنە بکات واتە زیاتر لە بە ئامانجکردنی سەرکردی وەکو نەسڕەڵڵا پێم وایە کە هەندێک و ڕەنگە ئەو گۆڕانکارە لە لوبنان ڕووبدات لە بەیروت تێبینی بکرێت بۆ ناوچەی سونی و شیعی بەڵام ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن ئامادەکارێکی تێدا هەیە و ڕۆڵی ئەو جۆرە کەساتیانە چۆن دەبێت لە هەمان کات ئەو محاسەسە و دابەشکاریە مەذهبیە ڕوودەدات چی دەبێت بەڕێزادل ئەوژی یعنی بەری دوو هەفتیابیە کێمترژی سەر و کۆمارە ئیرانی مەسعود پزیشکیان نیویۆرکێ بیە هەتا بەسا نیەتە ئیرانی کرد و چاوێوانال ئەتومینینە ئەو کارتکن و چەک تایبەتیشت ناوە ڕۆژهڵاتە ناوەڕاست ji بووی کارên dijminkarane û şerên yan jî berfirehtir bûna şeran neêtevkaranî yani Emerîka beramber dade çike piştîvan êrişên Îranê ji bûyî ser İsraîlê dê hewlên wê yekê de İran dî dîsan vegervet nava rêkeftina etomî da paqişkirina navçeyek etomî yan jî dê temamî piştgiriya İsraîlê bike. يعني أنا غردت قبل الانتخابات من بەر لە هەڵبژاردەکانی سەرۆکایەتی ئێران بۆ بینرانی بەڕێزڕوونی بکەمەوە ئاماژەم بۆ ئەوە کرد کە پرسێک هەیە لە ناوچەکە کە وڵاتانی کە قوڵاییان هەیە لە ناوچەکە دەست دەکەن بە گۆڕانکاری ئەو گۆڕانکارەشمان لە ئێران تێبینی کرد کە کەساتێک بۆتە سەرۆکی ئەو وڵاتە بەڵام بابەتی ئەوەی ئێران مساومە بکات لەسەر پرسی ناوچی وەکو هەر بابەتێکی دیکە کەس لەسەر ئەوە گۆڕانکاریەک نابیستێت بەتابەتش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بە دوور دەبینین و هەر هەوڵێکیش لەم کاتە بە دوور دەبین وەزیری دەرەوەی فەڕەنسا و لایەنەکانی دیکەی نێودەوڵەتی باس لە بژاردەی دیکە دەکەن و ئەو بابەتەی کە پێویستیشە بە ئێران داکۆچی لە بەرچەوەندەکانی دەکات وەکو وڵاتێک کە خاوەن قوڵاییەکی زۆرە لە ناوچەکە و پرسی زۆری هەیە بخاتە سەر مێزی گفتوگۆکان و ئێستا سەرکردێکی هەیە کەسایەتیەکی چاکسازی خوازی هەیە جیاوازە لەو بیرکردنەوانەی کە هەبووە لە نەسڕەڵ لە ئەوانی دیکە و لە ئاست و ئاراستەی جیادا کار دەکەن بەڵام ئایا ئێران وەکو لە ڕابردوو هەبووە ئێران دەخزێتە نێو گۆماوێکی لێڵ لەو پرسە یاخۆ شتی پێشبینی نەکراوتری دیکە دەکرێت ڕوو بدەن واکو جەنگێکی بەرفراون ئەوان جەنگێکی بەرفراوان کە ئەمریکا بەشێک بێت لەو جەنگە ئەو لە نێوان دوو کەوانە ئێمە لە بەرامبەر چەند هاوچێشەیەکی دژیەچین و ئەو وڵاتانی کە دەیانەوێت پارسنگایی هێز بگەڕێنەوە. بەڕێز عادل مەحموود شڕۆڤەکاری سیاسیش ئەمان گەلمەدا بوون گەلێک سوپاس بووە.